زیاتر لە 10,000 دوێنم پوش و پاون لە وەرگای ئەمەتیقە سوتاوە. ئێرە کۆتا بە شێو ئاگرەیە کە ماوەی 5 ڕۆژ لەمەوبەر لە قەزای پێنجۆن کەوتوەوە بە دیاریکراوی لە شاخی پیرمیکائیل کە ئەکەوێتە گوندەکانی بناوە سووتە و هەرگێنە و ئاڵیاوە. ئێستا من بەشی ئاڵیاوایە هەرگێنە و بناوە سووتە تا ڕادێ کۆنتترۆل کراوە هەرچەنە شەوی ڕابردوو ئاگرەکە زۆر نزیک بۆ لە گوندی بناوە سووتە بەڵام هەرچۆنێ بێ هەر کۆنتترۆل کرا. من ئێستا قسە لەگەڵ مقدم سەردار ئەحمەد بەڕێبەری پۆلیسی دارسانی پێنجۆم بکەم لەسەر ئەم بابەتە. کاک سەردار سڵاو لێبێ ئەم ئاگرە ماوەی 5 ڕۆژە بەردەوامە مەزەندە ئەکرێ زیانەکە چەند دۆنم بێ؟ بەخێر بێن وەڵام مەزەندە کرێ خۆتان نزانن ئەم ئاگرە ماوەی 5 ڕۆژە بەردەوامە و مەزەندەی ئاگرەکە زیاتر لە 10,000 دوێنم پوش و پاون لە وەرگای ئەمەتیقە سوتاوە و ئێمە بەردەوامی لە کۆنتترۆلکردنی ئاگرەکە و بە تەواوی خەڵکی مەنتیقەکە و جەنابی قایم قام و ڕێکخراوە مەدەنیەکان و ڕێکخراوی ملەکەەوە و تەواوی هێزە ئەمنیەکان بەڕاستی هەر هەمووی هاوکارمان بۆ بەڕاستی بە کوژانەوەی ئاگرەکە. باشە کاک سەردار کە خۆم بینی ومەوەم چەند ڕۆژە بەدواداچوم کردو دارستانێکی زۆر چڕە داری چەند ساڵی تایە سوتا بێت گیانەوەری کێوی ئەم شتانە؟ بەڵێ وڵاهی خۆتان زانە خۆ ئاگر بێن بە منتیقانە ئەم منتیقەیەکی کوێستانیە و زۆر لە پەلەوەرەکانی زۆر تایە بەڕاستی و حیوانی کێویەکان وڵا زۆر سوتاون و بەڕاستیەکەی دارێکی ئەوتۆ سوتاوە بەڕاستیەکەی من زۆر جاچوومەتە سەر شوێنی وا داری وا سوتاوە بەڕاستیەکەی مەزەندە دەکری ئەم داران تەمەنی لە 50 ساڵ بۆ 100 ساڵ بمن. کاک سەردار هۆکارەکەی دیاری کراوە؟ هۆکارەکەی نادیارە بەڕاستیەکەی من بە دوای هۆکارەکە دەگەڕێن ئەو ماوەی 5 ڕۆژە ئێمە بەردەوامین بەدادۆچوونمان بەردەوامە بۆ ئەوەی کە بزانین هۆکاری ئەم ئاگرە لەکەوە کەڵپەی سندووە و ئاگرە لەکەوە دروست بووە. ئێستا وەکو کۆنتترۆلکردن چەندی ماوە کۆنتترۆل بکرێت؟ وڵا ئاگرەکە خۆشبەختانە لە کۆنتترۆل بووندایە بەس هەندێک لە ئاگرەکە شۆ بە دیوی گوندی وشیاری و ناحی ناو پارێزە بەڕاستیەکەی و ئەوە لەوەی ئەوێ ئێمە تیمەکانمان بەردەوامن لە کۆنتترۆلکردنی ئاگرەکەی سێژەر بەردەوامی لی کە کۆنتترۆلی بکەین. دەستخۆش بەکان سەرداریە. بەڵێ ئەمە قسەی سەردار ئەحمەد بوو بەڕێوەبەری پۆلیسی دارسانی پێنجێن ئەو باسی لەوە کرد کە ئاگرەکە ئێستا نزیکە لەوەی کۆنتترۆل کرێ بەڵام بەشێکیشی چوەتە دیوی ناحی ناڵپارێز. هەڵبەتە من قسەم لەگەڵ بەختیار عەلی ئەندامی ڕێکخراوی ملەکەوە کرد ئەو باسی لەوە کرد کە ئەم بەیانیە دوو قۆڵیان کۆنتترۆل کردووە لە بناوە سوتە و لە هەرگێنەوە ئەمەشی کەماوە ئەمە ئاڵیاوایە و ئەو بەشەیە کە با بڵێن ئەکەوێتە کۆتا بەشی ئاگرەکە.